ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 پرۆگرامە چێژبەخش و بەسوودەکەی ڕۆژ باش ئەم ڕۆژ هات مۆلاتان بۆ پێشکەشکردنی بڕکە و بابەتەکانی ڕۆژ باش سەرەتا ڕۆژی هەفتەیە بۆ هیوام بە وزە و چالاکێکی زۆرەوە ڕۆژەکەتان تێپەڕێن بۆ کۆزانین کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی کاری خۆبەخشیە جا ئەو کارانەی کە ئەکرێ لە چوارچێوەی خۆبەخشی ئابووری دابێت یاخود لایەنی کۆمەڵایەتی دابێت ئەبێتە هۆیەوەی کە چەندین چین و توێژی ناو کۆمەلگا سوودی لێ ببینن و ئەو کاری ئێمەش هەڵدەستین پێی خۆمانی پێ ئاسوودەبی بۆیە ئەگەر بە بەخشینی تەنها زەردەخەنەیەکیش بێ ئەمڕۆ ئەتوانین ئەوەندە خۆبەخش بین کە دەوروبەرەکەمان یاخود ئەندامانی خێزانەکەمان یاخود هاوڕێ و هاوکارانمان دڵخۆش و ئاسوودە بکەین بۆ هیوام هەمیشە ڕۆژەکانتان پڕخێر و خۆشی و خەندەبێت من سەرەتای پرۆگرامەکە دەست دەکەم بە خوێندنەوەی کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و ناوچەی و جیهانیەکان دواتریش تەوەر و ناوڕۆکی پرۆگرامەکە پێشکەشەکەم. وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایدەگەنێت عێراق لە ژێر هەژمونی ئێران دەردەهێنین. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند پشتیوانەکانیان بۆ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆنتڕۆڵکردنی گروپە میلیشیاکان سەر بە ئێران بەردەوام دەبن. وەزیری دەرەوەی ئەمریکا جەختیش دەکاتەوە کە عێراق لە ژێر هەژمونی ئێران دەردەهێن و ڕوبەڕووی هەوڵەکانی ئەو وڵاتە دەبنەوە دەژڵێت توانیمان بەهێزترین پیاوی ئێران کە قاسم سولەیمانی بوو لەناو ببەین. نوێنەری نەتۆیە گرتووەکان بۆ کاروباری سووریا دەڵێت بۆ یەکەم جار حکوومەت و ئۆپۆزیسیۆنی سووریا گویان لە یەکتر گرت. گەر پێدەرسۆن نوێنەری نەتۆیە گرتووەکان بۆ کاروباری سووریا لە دوای کۆتایی هاتنی گەڕی چوارەمی گفتوگۆکانی نێوان حکوومەت و لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا ڕایگەیاند کە لەو گەڕەدا لایەنەکان بۆ یەکەم جارتوانیان گوێبیستی بۆچوونی یەکتر بن و دواتر سەرکات و ئەجێندای گەڕی داهاتووی گفتوگۆکان ڕێک بکەون. ڕاشی گەیان گەڕی داهاتووی گفتوگۆکان لە 25 مانگی داهاتوو بەڕێوە دەچێت. سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایدەگەێنێت بەرهەمهێنانی ڤاکسین بە واتای کۆتایی هاتنی کۆڕۆنا نیە. تێدرۆز ئەتانۆم بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند کە بەرهەمهێنانی ڤاکسینی دژە ڤایرۆسی کۆڕۆنا هیوای بە هەموو جیهان بەخشیوە، بەڵام بەرهەمهێنانی پێکوتەی کۆڕۆنا بە واتای کۆتایی هاتنی ئەو پەتایە نیە. ئاماژەی بەوەشکرد نیگەرانن لەو دەنگۆیانەی کە دەڵێن کۆڕۆنا بەرەو کۆتایی دەڕوات و ئەو هەوڵانە دوورن لە ڕاستیەوە. ئەمریکا ڕێکارەکانی پێدانی ڕەگەزنامەی بە پەنابەران تونتر دەکات. ئاژانسی فیدراڵی خزمەتگوزاری ڕەگەزنامە و کۆچبەرانی ئەمریکا ڕایدەگەێنێت پرسیارەکانی تایبەت بە تاقیکردنەوەی وەرگرتنی ڕەگەزنامە لە 100 پرسیارەوە بۆ 128 پرسیار زیاد دەکرێن. ئاماژەی بەوەش کردووە هەر کەسێک لە دوای 1/12/2020 فۆرمی وەرگرتنی ڕەگەزنامەی ئەمریکی پڕ بکاتەوە دەبێت تاقیکردنەوە نوێیەکە ئەنجامدات. جەختیش دەکاتەوە کە هەموو پرسیارەکان لەبارەی پێکهاتە و مێژووی ئەمریکا دانراون. بۆ یەکەم جارگۆڤاری تایم کەسایەتی منداڵی ساڵی دەستنیشان کرد. بۆ یەکەم جارگۆڤاری تایم وێنەی گیتا جیلیراوی تەمەنی 15 ساڵ لەسەر لاپەڕی یەکەمی گۆڤارەکە بڵاو کردەوە و کەسایەتی ساڵ و منداڵێکی داهێنەر و زانای بۆ ساڵی 2020 دەستنیشان کرد. گیتانجیلی ڕاوی کچێکی ئەمریکیە و توانیوێتی بە هاوکاری کۆمپانیایەکی بواری تەکنۆلۆژیا نانۆی کاربۆنی بۆ چارەسەرکردنی پیسبوونی ئاو دابەهێنێت. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن ئێستاش ناوڕۆکی پرۆگرام دەست پێ دەکەم. لە هەرێمی کوردستان هەڵمەتی چاندنی 1 ملیۆن داری بەڕوو پێست پێکردووە کا لە یەکەم ڕۆژی هەڵمەتەکەش لە شاری هەولێر بوو کە 2000 هەمامی بەڕوو چێنران. بڕیاری شەم هەڵمەتە لە تەواوی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت بۆ 1 ملیۆن نەمامی بەڕوو بچێندرێت.
و بەڕێوبەری ڕاگەاندنی دەستەی ژینگەژەڵێت بۆ پاراستنی ژینگەی کوردستان پێویستمان بە گۆڕانکاری و چەند یاسایەک هەیە تا بتوانین ژینگە زیاتر ئاوادان بکەینەوە. ئەم جۆرە هەڵمەتانەش بە پێویست دەزانرێت بۆ لای خۆشیان و ئاماژیان پێ کردووە کە پێویستە ئەم هەڵمەتانە بەردەوام لە ژینگەدا ئەنجام بدرێت. ئێمە جگەلەوەی کە هەموو ئەو چالاکیانە لە ڕێگەی ئینهاوس و یاخود پاکێج و فیچەرەکانەوە بێت کە ئێوەی پێ ئاشنا دەکەین یاخود پیشانی ئێوەی دەدەین جیان لەوە ئێمە گفتوگوی تێروتەسەلتری لە سەرەکەین لە ڕێگەوەی کە کەسانێک پەیوەست بەو بابەتەوە یاخود شارەزا لەو بابەتەدا پرسیاریان لەکەین کە بزانین ئایا ئەو هەڵمەتە لە کێوە دەستی پێ کردووە و چۆنە بۆیە میوانداری بەڕێز دڵبەند ئیبراهیم کە یەکێکە لە سەرپەرشتیارانی هەڵمەتی چاندنی بەڕوو لێرە میوانداریمان کردووە. بەخێر هاتی دڵبەند خان، ڕۆژت باش. یعنی ئێوە تەواو بیسەر و بینەرانی کوردستان بیسوارێک باش. زۆر سوپاس. دڵبەند خان، هەڵمەتەکەتان لە کێوە دەستی پێ کردووە و چۆن بوو بە چەند نەمام دەستان پێ کرد؟ زۆر باشە. ساڵی ڕابردوو بوو، واتە ساڵی 2019 بوو لە پاییزی ساڵی 2019 بڕیارماندا لەوەی هەڵمەتی چاندنی ملیۆنێک داربەڕوو لە کوردستان دەست پێ بکەین. جێبەجێکردنی پرۆژەکە پلانەکەی بە شێوەیەکە 5 ساڵ دەخایەنێت تاوەکو ئێمە بتوانین 1 ملیۆن داربەڕوو لە کوردستان بڕوێنین. بە شێوەیەک ئێمە 5 ساڵمان دیاری کردو تاوەکو بتوانین ڕەنگە ئەگەر ئیمکانیات هەبێت یاخود ئەگەر توانای تەواو هەبێت ئێمە بتوانین کەمتر لە 5 ساڵ بتوانین پرۆژەکە جێبەجێ بکەین. بەڵام ئەوەی ئێمە دامەناوە بتوانین لە ماوەی 5 ساڵدا ئەو 1 ملیۆن داربەڕوە لە کوردستان بڕوێنین. جۆری چاندنەکەی چۆن یاخود بە شێوەیەک ئەنجام دەدرێ. پاییزی ساڵی یەکەم ئێمە بەڕوەکان دەکەین بە شەتڵ لە پاییزی ساڵی دووەمدا دەیڕوێنین. بۆ نمونە ئەو شەتڵانەی کە ئەو ساڵ ڕواندمان لە پاییزی ساڵی ڕابردوو واتە ساڵی 2019 ئێمە کردمان بە شەتڵ ئەو ساڵ ڕواندمان. ساڵی ڕابردوو 2000مان ئامادە کرد. ئەو ساڵ لە هەولێر کە یەکەم گەڕی چاندنی ملیۆنێک داربەڕوو بوو ڕواندمان. ئەوەی زۆر جێی دڵخۆشیە، ینی کێرڤەکە بۆ ساڵی داهاتوو بە زۆرێک بەرز بوویتەوە زۆر دڵخۆشکەرە. ینی ئێمە ساڵی ڕابردوو توانیمان 2000 شەتڵ ئامادە بکەین. لە ڕێگەی دەنکە بەڕوەکانەوە ئێوە چاندتان و دواتر بوو بە شەتڵ؟ بەڵێ. ئەوەی ئەو ساڵ بە جۆرەکە زیاتر لە 50,000 نەمام ئەوە لە ژێر خانووی پلاستیکی هەریچین ئامادەی ئەەکەین. ینی ئەوە زۆر دڵخۆشکەرە. ینی هەستەکەی لەوەی کارەکە باشیە، ینی بەرەو پێشتونێکی باشی بەخۆیەتی وی لەوەی لە 2000ەوە توانیمانە بگەین بە سەر و 50,000 ئامادەی بکەین بۆ ساڵی داهاتوو. یەکەم گەڕەکە لە هەولێر دەستی پێکرد. بڕیارە لە ڕۆژانەی داهاتوودا بتوانین بەشێکی ئەو نەمامانەی کەەوە ئامادەمان کردووە لە سلێمانی بێڕوێنین. بەڵام بە شێوەیەکی گشتی دەمانەوێت لەسەر تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان بە پێی ڕێژەی سەوزاییەکە یاخود بە پێی پێویستیەکەیکەوە زۆر جار دەبین هەندێک ڕوودا و ڕوودەدات. ئێمە وەکو وەڵامدانەوێت بۆ ئەو ڕووداوانە هەڵمەتەکە ڕادەگەینەی. ئەو پرۆژەیە بە شێوەیەکی خۆبەخشی بووم کەوا دەستمان پێکرد. سەرپەرشتیارەکانی پرۆژەکە و کۆمەڵێک خۆبەخش بەشدار بوون تێدا تاوەکو سەرکەوتنێکی باشی بەدەستهێنا دڵخۆشکەر بۆ ئەنجامەکەی. دەمەوێت یەکشت بڵێم ئەوەیە کاتێک بە خۆبەخشی کار دەکەی گۆڕانێکی خێراتر ڕوو دەدات لە کۆمەلگا لەبەرەوەی سەرڕای هەموو ئەو ناخۆشی و هەموو ئەو گلەیانەی کە هەیە
سیرەکەی هێشتا کۆمەڵە کەسانێک هەن جگە لەو کارەی کە خۆیان هەیە جگە لەو ئەرکانەی کە ڕۆژانە هەیتیان کات دابین ئەەکەن تاوەکو بتوانن کاری جیاوازتر بکەن بیانەوێ گۆڕانێک لە کۆمەڵگا خزمەتێک بکەن بە ژینگە بە یاخود بە هاوڵاتیان بێ. دڵمان خان ئەو بەڕوانەی کە باست کرد سەرەتا لە دەنکە بەڕێک و دواتر کردوتانە بە شەتڵەکیوە دابینتان کردو و ڕێژە زۆرەی کە ئێواڵەن 5 میلیۆن و سەرەتاش بە 20,000 دەستان پێ کردووە. ئەمە کێ بۆی دابینکردن یاخود لەکوێوە هێناوتانە؟ زۆر باشە. ئێمە هەوڵماندا لە کاتی کۆکردنەوەی بەڕوەکان بە زۆرێک بی بەشی هەرە زۆری ناوچەکانی کوردستان بتوانین بەڕووی لێدا کۆ بکەینەوە بۆ نمونە ئێستا ئەمە بەڕوومان لە برادۆستێنە لە هەندرێن هێمانە ینی لە بێخاڵ هێنامانە لە گوندی بنمێردە هێنامانە لە سەفین ینی هەوڵماندا بەڕووی سەر تاسەری کوردستان کۆ بکەینەوە تاوەکو جۆری ئەو بڕوانە بپارێزین ینی خۆی لە خۆیدا ئەوە هەڵمەتەکە کە ئەمە ئەمانەوێ ڕێژەی بەڕوش زیاد بکەین لە هەرێمی کوردستان نامانەوێ بەڕوو مەترسی لە ناوچوونی لەسەربی دەمەوێت ڕێژەکەی زیاد بی لە بەرەوەی لە ناوچوونی هەریەک لەو زیندەوەرانە دەبێتە هۆی ناهاوسەنجی لە سیستەمی ژینگەدا بە جۆرێک مە تووشی کارەسات دەبین بۆ ئەوەی ئەو کارەساتانە کەم بنەوە یاخود پێش بۆ کارەساتانە بکرین ئێمە دەبێت هەوڵ بدەین زۆرترین ڕێژەی زیندەوەران بپارێزین لە ژینگەدا. ڕاستە باشە زانین کاتێک کە شوێنێک ئەسووتێت یاخود ژینگە زیانێکی گەورەی بەرەکەوێت تەنها داربەڕوەکان نین زۆربەی دارەکانی تریش تیاچن. ئێوە بووە لەم هەڵمەتەدا تەنها داری بەڕووتان هەڵبژارد ینی هۆکاریی بوجگەلەوەی کە ئێوە زانن بەرەو لە ناوچوونە چێت چه هۆکارێکی دیکەی هەبوو لە هەموو شارەکان بێڕوێنن. هۆکارێکی زۆر زۆر گرنگیە کە تا ئێستا ئاماژەم پێ نەکردی حەزم لێرە ئاماژەی پێ بکەم هەتا ئەو کاتەی وڵاتەکەت هەرێمەکەت پشت بە وزەیەک ببەستێتکەوە ئەو وزە نوێ نەبێتەوە بۆ نمونە پیشەسازی نەوت ئێمە تا ئێستاش دیقەتی زۆرمان لەسەر ئەو پیشەسازیە. کاتێک وڵاتەکەت هەرێمەکەت پشت بە وزەیە دەبەستێت دەبێت ئەوە بزانی باشترین دارێکەوە بتوانێت ژینگەی وڵاتەکە پاک بکاتەوە و بە خاوێنی ڕای بگرێت داربەڕوە. ئەوە یەکەکە لە هۆکارە هەرە سەرچیەکان لە هەمان کاتدا داربەڕوو یەکەکە لەو دەدارانەی کەوا بە پارێزەری زەوی دادەنرێت. چ دارێک بە پارێزەری زەوی دادەنرێت ئەو دارەی کەوا کۆمەڵێک تایبەتمەندی بەخۆی هەیە بۆ نمونە بەهێزیەکەی دارەکە بتوانێت لە کەشوهەوای جیاوازدا گەشە بکات دارەکە بتوانێت بەرگەی ئەو هەموو زەبر و زەنگە بگرێکەوە بەسەری دادێت بۆ نمونە داربەڕوو زۆردا دەبینین ئەو دارستانانەی کەوا داربەڕوو لێ تووشی سۆتان بوون بەڵام داربەڕوو سیفەتێکی هەیە دەتوانێت زیندوو بێتەوە بەڵام بۆ نمونە سنەوبەر کاتێک تووشی سۆتان دێت ناتوانێت زیندوو ببێتەوە بەڵام داربەڕوو دەتوانێت دووبارە گەشە بکاتەوە. هەروەها داربەڕوو دەتوانێت خاک بپارێزێت ینی مەترسیەکانی دارمانی خاک کەم دەکاتەوە مەترسیەکانی لافاو کەم دەکاتەوە جگە لەوەش ئەوەی زۆر زۆر گرنگە داربەڕوو جیا لەوەی کە ئێمە ئەمانەوەی داربەڕوو زیاد بکەین خودی داربەڕوو بە تەنیا دەتوانێت ببێتە پەناگە و هەروەها سەرچاوەیەکی پاڵپشتی بۆ کۆمەڵێک زیندەوەری دیکە ئەنی لێرەدا پرۆسەکە بە شێوەیەکە ئێمە چەندە داربەڕوو زیاد دەکەین لە هەمان کاتدا خودی داربەڕوو هۆکارەکە تاوەکو بتوانین زیندەوەری دیکە ڕێژەیان زیاد بریت لە ژینگەدا. کەواتەوە توێژینەوەی تەواوتان کردووە و بە دووەداچوونی تەواوتان کردووە لەسەر جۆری ئەو دارانە باسیەوەت کرد کە داربەڕووی شارەکانی دیکە خوچیەکانی کوردستانتان هێناوە. باشە ئێستا پێمان بڵێ لەکوێ ئەیچێن یاخود ئەو شوێنێک کە دیاریەکەن ئەوەش هەر پەیوەستە بە ڕوان یاخود دروستکردنی ژینگەیەکی باش بۆی کە گەشەیەکی باشی تیا بکات. ئێمە پارساڵ ئەو نەمامانێک کە حازرمان کرد لە دوو نەمامگەمان هەبوو یەکەچیان لە سۆران بوو یەکەچیان لە برادۆست بوو بەڵام ئەوەی ئەو ساڵ دروستکردنی خانوەکی پلاستیکیە لە هەولێر نەمامەکان لەوێدا چاودێری دەکەین. دەمەوێت ینی لێرانە زانیارێک بدەم ئەمە ئەو ساڵ ویستمان جیاوازیەک بکەین ینی چەند جۆرە چاندنەکمان ئەنجامدایە هەتاوەکو لە تەک هەڵمەتەکەی هەوڵ بدەین توێژینەوەش لەسەر ئەوەی بکەین ئایا کام جۆری ڕواندن گونجاوترینە واتە ئێستا ئێمە لە قۆناغی تاقیکاریداین ئەو قۆناغەمان بەشێکی هەرە زۆری توێژینەوەی لەسەر دەکەین بزانین کام زۆری ڕواندنە باشە کام زۆری کەشوو هەوایە باشە پلەیگەرکات شوێنەکەی گونجاو بە هەمان شێوە لە پلەی گەرمیە گونجاوە ئەوانە هەمووی
ئەو ساڵ لەژێر تاقیکاری دەبێت بۆ ساڵی داهاتوو تاوەکو بتوانین بەرهەمەکی باشترمان هەبێت. زۆر باشە بۆ هیواین باسیەوەت کرد کە سەرجەمتان بە خۆبەخشی کارەکەن وە کارەکانیش بە خۆبەخشی باشتر چوونەتە پێش. ئێستا گروپەکەتان تا چەند زیادی کرۆیا خود چەند کەسی دیکە حەز ئەکات کە بە خۆبەخشانە بێت و بەشدار بێت فراوانتر بێت. دوێنێ لە کاتی ئەنجامدانی پرۆژەکەی ئەوەی زۆر دڵخۆش یعنی دڵخۆشی ئەکردم هەستمە کرد کارێکی جیاوازن کردیە لە کوردستان ئەوە بوو ینی جگە لە نەتەوەی کورد نەتەوەی دیکە بەشدار بوو لە پرۆسەکەی بەس هەستت پێ ئەکرد ینی لەوەی تێئەگەیشتی ئەوە پەیامەک بوو لەوەی ئەمە هەموو نەتەوەکانی سەرگۆی زەوی پێویستەکە بێکەوە یعنی کار بکەین تاوەکو ڕوبەڕووی گۆڕانەکانی کەشوهەوا ببین و تاوەکو زیندەوەران بپارێزین تاوەکو مەترسی پەتاجیهانیەکان کەم بکەینەوە ئەوە زۆر گرنگ بوو ئەمە ئەو لیستەمان لە ژێردەست بوو کەوا ناوی خۆبەخشەکانی خۆمان تێدا تۆمار کرد بوو بەڵام لەوێ زۆر کەس هات داوای کرد لەوەی ئەوانیش ببنە خۆبەخش لەگەڵ ئێمە ناوەکانمان تۆمار کردن کەسایەتی جیاواز بوون ینی هەبوو ئەوەی زۆر جیاواز بوو دایکێک هەردوو منداڵەکەی لەوێدا خۆبەخش بوون هاتبوو لەوێ سەپۆرتی منداڵەکانی کرد لەگەر منداڵەکانی شەتڵی بەڕوەکانی ئەڕواند ینی زۆر دیمەنی جیاواز هەبوو منداڵ تێیدا بەشدار بوو ینی ئەو شتانە زۆر دڵخۆشکرد بوون ینی هەستا کرد لەوەی هێشتا هیوایەک هەرمایە هێشتا دەکرێن شتی باشتر بکەین بەڵام بە مەرجێک ئەگەر بێکەوە بین پەیامە خۆبەخشەکە لێرەدا ئەوەی ئەسەلمان کەوا ئێمە ئەتوانین ینی زۆر جار کەسەکان باسیەوە کە ئێمە مەشغوڵین کاتمان نییە بەڵام ئەگەرە تو ویستی گۆڕانکاریت هەبوو ویستی ئەوەت هەبوو بتەوێشتەکی جیاواز بکەی لە کۆمەلگادا دەتوانی کات بای ئەوە تەرخان بکەی کە بتەوێ ینی ببیە بەشێک لە گۆڕانکاریەکان ببیە بەشێک لە چاکسازەکان کەەوە لە کۆمەلگادا دەکرێت. ڕاستە وەکو زانین ژینگە دۆستان لە هەموو جیهان هەن بە تایبەت لە کوردستانیش هەمانە لە دەرەوەی کوردستان ئێستا گەر گوێبیستی پرۆگرامەکە بە یاخود پێشتر کە کار و چالاکیەکانی ئێوەی بینیوە حەزەکات بیەوێت بەشدار بێت چۆن بتوانێت ئێوە چ ڕێگەیەکی بۆ دانێن یاخود چ ئاسانکاریەکەکەن بۆی کە کەسانێک لە دەرەوەی وڵاتیش بەشدار بن. ئەمە لە وێبسایتی تایبەت بە خۆمان هەیە لە هەمان کاتدا پێیجمان هەیە لە فەیسبوک و لە ئینستاگرامیش ئێستا سۆشیال میدیا کارەکانی زۆر ئاسان کردی ئەگەر ئەتو بتەوێ بە شێوەیەشی دروست بەکاری بین ینی خۆشبەختانە لۆمەش سۆشیال میدیا سوودێکی زۆری هەبوو لە ڕێگەی سۆشیال میدیاوە ینی هەسار ئەتوانن لەوێ یاخود پیجی چاندنی میلیۆنێکدار بەڕوو هەیە لەوێ ئەتوانن زۆر بە ئاسانی کۆنتاک لەگەڵ ئێمە بکەین ئێمە لە وێبسایتەکەمان جگە لە زمانی کوردی زمانی ئینگلیزیشمان هەیە ینی ئەوان زۆر بە ئاسانی ئەتوانن کۆنتاک بکەن و یاخود بەخشین ئەنجام بدەن لە پێناو پرۆژەکەی لە بەرەوەی بەشەشی پرۆژەکەی بەخشینە ئێمە هەر دوونێ لە کاتی هەڵمەتەکەیدا بڕێکی زۆر باشیش کۆکرایەوە ینی جیالەوەی خەڵک هاتبوو دارەکەی بڕوێنی بڕێکی پارەشی ئەبەخشی تاوەکو پرۆسەکە بڕواتە پێشەوە. ئەوەنە بە خۆشی باست کرد ئەوەنە بە جوانی باست کرد بێگومان ئیرەیە بەم و ئەگەر بەشدار نەبم ئەوە ینی زەرێک لە خۆمەیەم بێگومان ئینشاءڵڵا خۆم و هاوکارانیش بەردەوام لەگەڵ تانەبی نەگەر کراو ئێمەش خۆبەخشانە لەو هەڵمەتە بتوانین ژینگەی کوردستان هەمیشە ئاوادانکەینەوە. خۆشحاڵە بین ئینشاءڵڵا ینی پێویستەکان ینی ڕانگەیاندنەکان ڕۆڵێکی زۆر کاریگەر ببینن لەوەی کۆمەلگا وشیاریەکی زیاتر و باشتری هەبێت لەسەر ئەو پرسە گرنگانە لە بەرەوەی خودی ئەو پرسانە پەیوەستە بە تەندروستی مرۆڤەوە بەانی چەند ئەو پرسانە بەرەو باشتر و بەرەو چالاکی زیاتر بڕۆن مەترسیە تەندروستیەکان ئابوووریەکان ئەوانە هەمووی کەم دەبن. ڕاستە زۆر سپاس بۆ تۆ خاتوو دڵبەند ئیبراهیم کەم ڕۆ لەگەڵمان بووی بۆ هیواین هەمیشە بەردەوام بن. سپاس دووبارە بەخێر هاتن. بەڵێ ئێستاش بابەیەکەوە بچینە لای ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان بزانین چۆنە.
لەم ڕۆژ و کاتانەی ساڵدا بێگومان گۆڕانکاریەکانی کەشوها زۆر جیاوازن لە شارێک بۆ شارێکتر زۆر گۆڕانکاری جیاوازە بین لێ کە گۆڕانکاری تەواوی بەسەر دیمەنی زۆرێک لە شارەکان هێناوە بە تایبەت زنجیرە چیاکانی یاڵدەست کە ئەکەوێتە سەر سنووری نێوان تورکیا و بولگاریا بەفر لەسەر لوتکی چیاکان هەتا دامێنی چیاکە باریوە لەگەڵ گەڵای زەردی پاییز وەژێر درەختەکان تێکەڵ بووە وەک ئەوەی لە تابلویەک بڕوانیت ئەوەندە دیمەنەکەی جوانە ئەوە شوای کردووە پلەی گەرما بۆ ژێر سفر پلەی سەدی دابەزێت و تەمومش تەواوی ناوچەکە داپۆشێت با بێکە ئەو دیمەنە جوانانە ببینین. سروشت و جوانی هەموو وەرزەکان لە زنجیرە چیاکانی یاڵدەست لە پارێزگای کەرکلارەری تورکیا دەرخستووە. زستان بە تارای سپی و پاییزی زەرد و ئەرخەوانی و سەوزی دارسنەوبەرەکان بوونەتە بووکی سروشت. چاوتێر نابێت لە بینینی دیمەنی شاخ و دارستان و ڕێگاکان. بە جۆرێک هەموو وەرزەکان لەم ناوچەیەدا ڕەنگی داوەتەوە و بووەتە جێگەی سەرنج. لەسەر شاخەکان تا دەگاتە دامێنی بەفرباریوە و لە نشێوەکانیشدا ڕەنگەکانی وەرزی پاییز بە درەخت و گەڵاکانەوە دیارە و ئاژەڵەکانیش کە بۆ لەوەر دەبرێنە دەشت و دەرەکان دیمەنێکی ناوازەی بەو تابلۆی سروشت بەخشیوە. بەرپرسانی پارێزگای کەرکلارەری ئاماژە بە جوانی و سروشتی ڕەنگینی ناوچەکەیان دەدەن و دەڵێن لە یەک کاتداوێنەی دوو وەرزی جیاواز نیشان دەدات و دەنگ و هاژەی کانیاوەکان و دیمەنی ئاژەڵەکانی ناو دارستانەکە دیمەنێکی سەرنجڕاکێش و دڵڕەفێن دەبەخشێت. لەگەڵ گۆڕانکاریەکانی کەش و هەوا زۆرێک لە ناوچە شاخاویەکان تەمومژی سەرما و بەفربارین دایپۆشی و هەرزوو دانیشتوانی ناچار کرد ئامادەکاری بکەن و خۆیان لە سەرما و سۆڵە بپارێزن. هاوکات لە زۆرینەی ناوچە شاخاوی و بەرزایەکانی باکوور و باشووری ڕۆژهەڵاتی کوردستان بەفرباریوە و پلەکانی گەرما بۆ ژێر سفر دابەزیوە. ئەوە ژوای کردووە پلەکانی سەرما بەرز بێتەوە و ئاوی دەریاچە و کانیاوەکان ببەستێت. دیمەنی بەفر و بەستەڵێک لە گوند و ئاواییەکان دیمەنی ناوازەی دروست کردووە. هاوڵاتیان لە هەموو گۆشەکانەوە وێنە دەچرکێنن. زنجیرە چیای یاڵدەست دەکەوێتە سەر سنووری نێوان تورکیا و بولگاریا لەگەڵ دارستانی ئسترانجا کە لە هەر وەرزێکدا جوانیەکی جیاوازیان هەیە و بووەتە جێگەی سەرنج و چێژبینین لە سروشت و ئاواییەکەی لەم وەرزەشدا گرنگی بە دیمەنی جوانی ئەم ناوچەیە دەدرێت و کەسانێک بۆ گەشتکردن یان بۆ چرکاندنی وێنە و گرتەیەکی ڤیدیۆیی سەردانی دەکەن. وەک هەمیشە باز لەوە ئاکرێتەوە کە کاتێک کارێک ئەکریا خود بڵین دۆخێک بەسەر کوردستاندا دێت چەندین گروپ هەن چەندین گەنج چەندین کەسی خۆنەویست هەن کە هەڵدەستن بە ئەنجامدانی کاری خۆبەخشی. بەڵام لەگەڵەوەشدا کەسانێکان یاخود لایەنێک هەیە کە کار و چالاکیەکانی ئەوان لەبیر ناکات و هەمیشە لە بیرەتی هەوڵ ئەدات بۆی کە پاڵپشتێکی باشیان بێ بۆی کە هاندانێکی باشیان بێت تا بەردەوام بن لە کارە خۆبەخشیەکان خەڵاتیانەکات یاخود خەڵاتی ڕێز لە نانیان پێ ئەدات. بەڵام ئێمە ئەمڕۆ باسیێواکەین کە دەستگای ڕوانگە هەڵدەستێت بە خەڵاتکردنی کۆمەڵێک لەو گروپە یاخود ئەو کۆمەڵا گەنجانە یاخود ئەو کەسانەی کە کاری خۆبەخشیان کردووە و هەستاون بەوەی کە خۆبەخشانە لە چەندین بواری جیاجیادا کار و چالاکی باش ئەنجامدەن. بۆیە ئێمە ئەمڕۆ میوانداری بەڕێز ئاری ڕەسوڵ کە بەرپرسی پەیوەندەکان و ڕاگەاندنی دەستگای ڕوانگەیە لێرە کردومانە بەخێر هاتی کاکە. زۆر سوپاس ساژەخان بیانیتان باش. باشتر بۆ تۆش ڕۆژێکی باش دەست پێ بکەن. بێگومان باشیشە بێ بۆی کە کارێکی باشەکەن. بەدڵنیاییەوە ئەمڕۆ ڕۆژی جیهانی خۆبەخشیە بەڕاستی. هەر بم بۆنێەوە بەڕاستی دەمەوێت بە ناوی خۆم دەستگای ڕوانگە سپاسی گشت ئەو خۆبەخشانە بکەم کە لە هەرێمی کوردستان لە هەر شوێنێک لە سەرانسەری جیهان کە کارێکی خۆبەخشیان کردو یاخود بەردەوامن لە کاری خۆبەخشی. خۆی کاری خۆبەخشی لە ساڵی 1985 بوو لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە دانرا بۆی ببێتە ڕۆژێک لە سەرانسەری جیهان ڕۆژێک هەبێت کە گشت تاکێک هانی بە کولتورکردنی یاخود زیانکردنی کاری خۆبەخشی بدات. ئەوە بوو لە دەستگای ڕوانگە پرۆژەیەکماندانە بە ناوی پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش لەژێر دروشمی بە کولتورکردنی کاری خۆبەخشی تاوەکو کاری خۆبەخشی لە هەموو کوچە و کۆڵانێکی هەرێمی کوردستان و بگرە عێراقیش بڵاو ببێتەوە
ئەم ساڵ تیمی نەتەوەیە گرتوەکان بۆ کاری خۆبەخشی ئەوەیە کە بەیەکەوە هەمومان دەتوانین ئەنجامی بدەین لە ڕێگەی خۆبەخشیەوە تایبەتی دوای ئەو دۆخی کە دروست بوو لە سەرانسەری جیهان زۆربەی شوێنەکان داخرانیانی حکوومەتەکان سنووردار بوون ئیدی تیمی ئەو ساڵ یاخود دەتوانم بڵم دروشمی ئەو ساڵی ڕۆژی جیهانی خۆبەخشی ئەوەیە کە هەمومان هەموو تاکێک بەیەکەوە دەتوانێت ئەنجامی بدەین لە ڕێگەی کاری خۆبەخشی جا تۆ لێرە سپاسی خۆتە کرد سپاسەکردن بەڵام پێمان بڵێ ڕێوڕسمەکەی دەستگای ڕوانگەکەی دەست پێکات بە دیاریکراوی بۆی زۆر کەس بزانن و بینەرانیش گوێ بیستیەوە بن و ببینن کە بزان کاتژمێر چەند تاکەی بەردەوامە بێ و وە کێش کێنەوانی کە ئێوە خەڵاتیانەکە زۆر سپاس بەڕاستی ئەمە ئەمڕۆ کاتژمێر سێ ئەم ڕێوڕسمە ئەنجام دەدەین تاوەکو کاتژمێر 4:30 بەردەوام دەبێت 12 گروپن ئەمە ئەو پرۆژەیە گەر بە شێوەیەکی گشتی باسی بکەم ساڵانە دەستگای ڕوانگە ئەنجامی دەدات پرۆژەکەش بە ناوی دەستپێشخەری لاوانی خۆبەخشە ئێمە سەرەتا پرۆژەکە ڕادەگەێنین لە سەری شارەکانی هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە و کەرکووک و بگرێنەی نەواشی تێدایە داوە لە گروپە خۆبەخشیەکان دەکەین یاخود ئەو لاوانەی کە هێشتا گروپی خۆبەخشیان پێک نەهێناوە ببورن گروپێک پێک بێنن بیرۆکەی کاری خۆبەخشی بیرۆکەیەک پێشکەش بکەن بەو پرۆژە دواتر ئێمە ئەو بیرۆکانە کۆ دەکەینەوە کەسانی شارەزا دێنین چالاکوانی مەدەنی دەهێنین ئەو کەسانە دێنن کە لەو بوارانە شارەزانە لە کۆمەڵگە بزانن لە چی پێویستە بە تایبەتی بۆ من لە شارەکان شتێک پێویستە ئەنجام بدرێت بەپێی ئەو پێوەرانێکی ئەوان دادەندرێن دایاندنن پرۆژەکان هەڵدەبژێردن کە هەڵبژێردان بۆ نمونە ساڵانە 12 پرۆژە هەڵدەبژێردن 12 گروپ کاتە ئێوە پرۆژەکان دیاریەکەن تا گروپەکان کۆ ببنەوە کاری خۆبەخشی لەسەرکی دادوەری هەیە لە دەرەوەی دەستگای ڕوانگە گروپەکان هەڵدەبژێرێت ئێمە کۆمەکی داراییان دەکەین بۆی ئەو پرۆژە ئەنجام بدرێت و لەوەش گرنگتر بە شێوازی خۆبەخشی ئەنجام بدرێت ئیدی ئەوان پرۆژەکان ئەنجام دەدەن ماوەی هەتاوەکو 2 مانگیان لە بەردەستە پرۆژەکان ئەنجامدەن کە پرۆژەکان ئەنجامدرا هەمووی بە راپۆرت دەنێردرێتەوە چاودێری دەکرێت پرۆژەکان زام چۆن ئەنجامدراوە دواتر کە ئەنجام درام ڕۆژێک دادەندرێت بۆی سپاسی ئەو خۆبەخشانە بکرێت ئەو ڕۆژەش ڕۆژی جیهانی خۆبەخشیە بۆی سپاسی خۆبەخشەکان بکرێن ئەوەیە ئەمڕۆ ئێمە ئەو ڕێوڕسمە ئەنجام دەدەین بەڕاستی بەهۆی ئەوەی ئەو دۆخی تێکەوتوین لە ڕێگەی کۆڤید-19ەوە ناتوانین قەرەباڵغێکی زۆر دروستی زۆر ڕێوڕسمێکی سنووردار ئەنجام دەدەین گروپەکان ژمارەی ئەندامەکانیان زۆرە بەڵام ئێمە لە هەر گروپێک 4 نوێنەریان دێ وەکو نوێنەرایەتی ئێوە خەڵاتیانەکەن دێنە ئێرە بۆ هەولێر لێرە هۆتێل و گواستنەوە شانیان بۆ دابین دەکرێت بە دیاریکراوی چەند گروپن کە ئێوە خەڵاتیان 12 گروپن لە شارەکانی هەولێر سلێمانی دهۆک هەڵەبجە و کەرکووک و نین زۆر باشە هیچ گروپێکی تیانە بێوێ بەشدار بکە کاتێکەوە ئەلانی پرۆژەکەکەن لە دەرەوەی وڵات بێت یاخود بێن بەشداری بکەن و ئێوە مەشتان چییە بۆ ئەو گروپانە مەرجی ئێمە ئەوەیە بۆ نمونە ئەو گروپە ئەگەر لە هەولێر بێ پرۆژەکە لە هەولێر ئەنجام بدە بۆ ئێمە ئەو شارانەکە دیاری دەکرێن بە پێی پێویستیە بەڕاستی لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە هەڵەبجە لە کەرکووک لە نەی نەواش بگرێ بە پێی پێویستی ئەو شارانەیە نەگەر کەسێک لە دەرەوەی وڵات بێ و لەو ڕۆژەدا لە هەولێر پرۆژەکە ئەنجام بدا لەو ماوەی کە بۆی دانراوە کێشە نابێت لە ڕێگەی پرۆژەکە گرنگ ئەوەیە کۆ کۆمەلگایە لەو کۆمەلگایەدا کار بکات باسیوت کرد کە خۆتان پرۆژەکان پێشکەشەکەن بۆی لەسەر ئەو بابەتە کاری خۆبەخشی بکەن ئایا هیچ پێوەرێک هەیە بۆ خەڵاتەکانیش یاخود لەسەر چ پێوەرێک ئێوە خەڵات یاخود سوپاسی ئەو گروپاناکەن بەڵێ ئێمە خودی پرۆژەکە دیاری ناکەین بۆ گروپەکە خۆیان تەقدیمی دەکەن بەڵام بۆ ئەوەی زیاتر هاوکاریان بین پێیان دەڵێن پرۆژەکانیان خزمەت بە 4 بوار بکات یاخود پەروەردە یاخود لاوان یاخود ژینگە یاخود کەسانی لە قەومەوە بەم جۆرە کە تۆ تۆزێک بە گشتی بیرۆکەکەیان پێ دەڵێ ئەو کاتە خودی خۆبەخشەکان بیر لەوە دەکەنەوە بزانە لەناو کۆمەلگە لەوانەیە ئێمە نەتوانین هەموو شوێنێکی هەرێمی کوردستان بگەڕین هەموو ئەو کەم کورتیانی لە هەر شوێنێکن لەناو کۆمەلگا بیان دۆزینەوە بەڵام ئەوان لەبەرەوەی هەر تاکێکی ناو ئەو کۆمەلگایانن دەوروبەری خۆی سنووری خۆی تەمەشا دەکا بڵام بزانێت چ شتێک هەیە کە پێویستە بەهێز بکرێت و بەڕاستی
ئەو دادوەرانەی کە هێنابوومانن بۆی هەڵسەنگاندن بۆ پرۆژەکان بکەن ئەوان شایدی بە ئەو دەدەن کە ئەو پرۆژانەیە و خۆبەخشانە پێشکەشیان کردو پرۆژەی زۆر جوان بیرۆکەی زۆر جوانن ئێستا بە شێوەی خۆبەخشی ئەنجام دەدرێت دەکرێت لە داهاتوویەکی نزیکدا پرۆژەی زۆر گەورەی تێدا ئەنجام بگرێت و خزمەت بە کۆمەڵگە بکات. کەواتە ئێستا کە پرۆژەکە ئەنجام درراوە ئەو گروپانە چاوەڕێوەن کە سوپاسەکرێن ئێوە لەسەر چ بنەمایەک ئەو خەڵاتیان پێشکەشەکەن کە پێدەچێت گروپی زۆر زیاترتان هەبێ و کاری خۆبەخشیان کردێ بەڵام ئەوەی کە ئێوە جیاتان کردوتەوە چییە؟ ئەوەی ئێمە هەموو ئەو چالاکیانەی دەکرێت لە چوارچێوەی پرۆژەی دەستپێشخەری داوانی خۆبەخشە لە چوارچێوە پرۆژەیە هەر گروپێک کە لەلایەن لیژنەی هەڵسەنگاندنەوە پرۆژەکەی وەرگیرابێ بە پێی ئەو بودجەی کە بۆی دانراوە بودجەکە بۆی دابین کراوە پرۆژەکەی ئەنجام داوە ئەو پرۆژەیە کە ئەنجام درا و دواتر بینیمان ئەنجام درا ئەو گروپە خۆبەخشیە بانگەش دەکەین بۆ هەولێر لە ڕێوڕسمێکدا خەڵاتی دەکەین ڕاست دەکەی گروپی کەش زۆر هەن لە سەرانسەری هەرێمی کوردستان و شوێنی کەش کار دەکەن بەڵام ئەو خەڵاتکردنەی ئەمڕۆ تەنیا ئەو گروپە خۆبەخشانە دەگرێتەوە کە پرۆژیان لە چوارچێوەی پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش پێشکەش کردووە گروپێکی زۆر بەڕاستی پرۆژیان پێشکەش کردووە پێشتر پێشکەشیان کرد بەڵام بەهۆی ئەوەی پرۆژەکان بەگشتی هەر هەمویان زۆر زۆر جوان بەڵام کە کارێکی خۆبەخشی هەڵدەبژێری ئەوە کاری لیژنەی دادوەریە کە بە ناوی ئەوانەوە ئەو قسای ئەوان دەگەێنم لە کۆمەلگات چەند شتێک هێتۆ کاری لەسەر بکەیت ئەوانەی کە زۆر زەرورە سووتر کاریان لەسەر بکرێت ئەوانە ئەهەمیەت و گرنگیان پێدراوە یەکێک لەو پرۆژان ئەگەر باسی چەند نمونەیەک بکەم کۆمەڵ گروپی خۆبەخشی نابینایەنن هەر بۆ خۆیان درکیان بەوە کردووە کە نابینایەن لە ڕێگەی ئەم دۆخی ئێستا کە دروست بووە ناتوانن وانەکانیان بخوێنن لە ڕێگەی ئۆنلاینیشەوە هیچ وانەیەک نییە بە شێوازی ئۆدیۆ بە شێوازی سەوتی دەنگی وانەکانیان بۆ پێشکەش بکە بۆی ئەوانیش دانەبرن لە قوتابخانە ئەوە بوو یەکێک لە پرۆژەکان خۆشبەختانە پرۆژەکە کۆتایی پێهات و ئەنجام درا و دابش کرا بەسەر گشت نابینایەن پرۆژەکە هەموو وانەکانی قوتابخانەی بە شێوازی ئۆدیۆ هەر لەلایەن ئەو گروپە خۆبەخشانە ئۆتۆمات کرا و بڵاو کرایەوە کاک ئاری لە کۆی هەموو ئەم چالاکیانەی کە کراوە ئامانجی ئێوە چی بووە لە خەڵاتکردنیان ئامانجی ئێمە بەڕاستی ئامانجی زۆر زۆر سەرەکی بخۆی کە پرۆژەیەک دادنەی و ئامانجی سەرەکی تێ و چەند ئامانجێکی کەش هەیە دەتوانێت بیان ئامانجی سەرەکی ئێمە کە ساڵانە ئەو پرۆژە ئەنجام دەدەین ئەوەیە بە کللتورکردنی کاری خۆبەخشی وا بکەین کاری خۆبەخشی ببێتە کللتورێک لەلایەن هەموو کەسێکەوە نەک گروپێک بەڵکو و تاکێکیشەوە تۆ لە شوێنێک زڵێک دەبینی لە سەرجادەیەک دەچی هەڵی دەگری لە ناو تەنەکەی خۆڵەکە دادین ئەوش کارێک خۆبەخشە ڕاستە دەمانەوێت کاری خۆبەخشی بکەینە کللتورێک و لە هەمان کاتدا لە ڕێگەی کاری خۆبەخشی ئەو ئامانجەکانێکی کە باسی دەکەم هەوڵ بدەین کۆمەلگا خزمەتێکی پێ بگە بۆ نمونە یەکێک لە گروپەکانی دیکە ئەوی کە باسم کرد گروپێکی دیکە قوتابخانەیەکیان نۆژەن کردێتەوە لە قەسرێ گروپێکی دیکەمان هەیە لە سلێمانی خانەی بە ساڵات چوان شوێنەکانیان بۆ تازە کردوێتەوە هەندێک چالاکیان بۆ ئەنجام داون گروپی دیکەمان هەیە پارکێکی بچووکی نۆژەن کردێتەوە گروپی جۆرا و جۆرن بیرۆکەی زۆر جوان و ڕێکوپێکیان پێکێناوە لە هەڵەبجە گروپێکمان هەیە گروپی دۆستانی کتێب هانی بە کللتورکردنی خوێندنەوە دەدە لە ڕێگەی کاری خۆبەخشی کەواتە هەموو گروپەکان یاخود کارە خۆبەخشیەکان هەمە چەشنن هەمە جۆرن ئەی دیاریتان نەکردووە لە چ ڕوویەکەوە تەنیا ئەوەی ئێمە دیاریمان کردووە خزمەت بە چوار بوار بکات پەروەردە لاوان ژینگە و کەسانی لە قەوە ئەو بە شێوەیەکی گشتی دامان ناو بۆی هەوڵ بدەین ئەو خۆبەخشان ئەو لاوانە بیرۆکەیان هەزریان فراوانتر بێ لە شێوازی بیرکردنەوە لە ئەنجامدانی پرۆژەکان باشە ئەو کارە خۆبەخشی کە ئەنجامەدرێت لەلایەن ئەو گروپانەوە تەنها بوو ئەو ماوە دیاریکراوەیە یاخود دواتر هەستی خۆبەخشیان لا زیاترەکەوە ئێوە چاودێریانەکەن بە تایبەت لە ماوەی ئەو دوو مانگە دابزانن ئایا مەبەستیان ئامانجیان چییە لە بەشداریکردنیان بەڵێ ئێمە جیا لەو پرۆژێ هەر خۆبەخشانی ڕوانگەمان هەیە دەستپێشخەریەکی دەستگای ڕوانگەیە ئەو خۆبەخشانە هەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەم لە ناو پرۆژەی ئێمەشدا هەیە خۆبەخشانی ڕوانگە ئەوانە ڕاستەوخۆ دەبن بە خۆبەخشی ڕوانگە دواتر کە دەستگای ڕوانگە چالاکێکی هەبوو دەتوانن ئەوانە لەگەڵ ئێمە ئامادە بن لە ڕێخستی چالاکیەکان لە پلاندانان بۆ
چالاکێکە لەگەڵمان ئامادە بن بەڵێ پەیوەندیمان لەگەڵیان دەمێنێ بەڵام وەک گوتم ئامانجی سەرەکی ئەوەیە کاری خۆبەخشی بکەین بە کللتورە لەناو کۆمەڵ کە گرروپێک بەشداری دەکا بۆ نمونە لە هەڵەبجە دوو گرروپ بەشداریان کردووە هاوڕەکانی خۆشیان دەبین کە ئەو برادرانیان ئەوانە کاری خۆبەخشی ئەنجام دەدەین بودجیان بۆ دابین کراوە بیرۆکەیەکی جوانیان هەبوو ئەوان ئامادەن ساڵێکی کە پێشکەشی بکەن بەو پرۆژێ لەوانەیە دوای ئەو بڵێنجیالەوە ئەمە پرۆژەیەکی دیکە بۆ خۆمان ئەنجام دەدەین بێ ئەوەی پێویستمان بە کۆمەکی دارایی شەبێت ڕاستە کاک ئاری ئێوە هەمیشە باسیێواکەن دەست پێشخەری کار بۆ لاوان یاخود خۆبەخشی لاوان کەواتە کارەکانتان زیاتر لە یاخود لەو تەمەنانەدا خۆیە بینێتەوە ئێوە هەوڵەدەن لەگەڵ لاوان زیاتر کار بکەن یاخود هەر کەسێک تر بێت توانێت بێت ئەگەر کاری خۆبەخشی بێت بیکات بە شێوەیەکی گشتی بۆ پرۆژەکانی دەستگای ڕوانگە دەتوانم بڵم ئەمە هەر لەو چوار بوارەدا کار دەکەین پەروەردەی لاوانە ژینگە و کەسانی لە کۆمەڵ و جۆری سوودمەندبووەکانمان لە ڕووی تەمەن و شوێنی جوگرافیەوە جیاوازن بەڵام بە شێوەیەکی گشتی لاون و بە تایبەتی تر تەمەنی 15 بۆ 25 ساڵ لە زۆربەی پرۆژەکانمان 15 بۆ 25 ساڵە خۆی لاو 15 هەتاوەکو 35 ساڵیش دەڕوە بەپێی ئەو قانونانەی عێراق و دووەلی و ئەوانە لە عێراق 15 بۆ 35 ساڵە بەڵام ئەمە زۆربەی 15 بۆ 35 15 بۆ 25 ساڵ لەبەرەوەی ئەو تەمەنە بەڕاستی پێویستیان بە هاوکاریکردنە کەسێک دەستیان بگرێ بۆ ئەو لاوانە بۆی هانیان بدات پرۆژەی بۆ نمونە خۆبەخشی ئەنجام بدەن یاخود پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگەیە کە لە مانگی 12 ئەنجامی دەدەین یاخود هەر پرۆژەیەکی دیکەیە کە سوود بە لاوەکە و بە کۆمەڵگە دەگەێنێت بە هیوای سەرکەوتن بۆتان و بەردەوامی و کاری باشتر و باشتریش بۆ لاوان و بۆ هەموو چوین و توێژەکانیش دووبارە بەخێراتن سپاس بۆی کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باش بوون کاک زۆر سپاس بۆ ئێوە بۆ گرنگیدان بە بابەتەکە زۆر سپاس بەخێر هاتن بەڵێ هەر لە بواری یاخود بڵێن لە چوارچێوەی کاری خۆبەخشیدا کە ئازانین ئەم ساڵ چەندین جەنگ یاخود کۆرۆناچی بەسەر جیهان هێنا بەڵام کەسانێک لە کاری خۆبەخشی سڵیان نەکردەوە بەردەوام بوون هەوڵیاندا ئەگەر بە تاک لەسەر ئاستی تاکیش بێت لەسەر ئاستی گروپەکەشیان نەبێت خۆیان کارێک بکەن و بتوانن خزمەتێک بە دەوروبەرەکەیان بکەن لە دەستپێکی جەنگ و ناکۆکی نێوان ئەرمینیا و ئازەربایجان لە سەر ناوچەی کارەباخکە تا ئێستا هەزاران هاوڵاتی ئەرمینیا ناوچەکان بەجێهێشت و ئاوارە بوون بەڵام بێگومان لەم جۆرە دۆخانەدا حکوومەتی ئەرمینیا و ڕێکخراوە مرۆیەکان و تەنانەت هاوڵاتیانیش بە شێوازی جۆرا و جۆر هاوکاری مرۆیی پێشکەش بە ئاوارەکانی ئەو ناوچەیەکەن لە پرۆژەیەکیشدا خانمێکی ئەرمەنی هەلیکاری بۆ چەندین ئافرەتی ئاوارە ڕخساندووە وڵی داوە لە ڕێگەی ڕخساندنی هەلیکارەوە ئەوانیش بەشداری پێ بکات لەگەڵەوەی کە ئاواران بتوانن کار بکەن با ببینین بزانین ئەو خانمە چی بۆ خانمانەی دیکە کردووە و چۆن هەوڵەدەن. لیلیەت میلکانی تەمەنی 48 ساڵە و یەکێکە لەو چالاکوانانەی کە لەم دۆخەدا دەیەوێت بە شێوەیەکی جیاواز دەستی یارمەتی بۆ هاوڵاتیانی هەرێمی کارەباخ ڕابکێشێت کە بە تایبەت ژنان تێیدا سوودمەند بن و بژێوی ژیانی خۆیان دەستەبەر بکەن. ژنن ئەرمەنی bi xwarina xwe ya xwe ji binavû dengin. Em hewl didin ku tevahiya pîdavîstiyên wan ji wan re peyda bikin da ku bikaribin mirabba û şîrînî û turşiyên taybet bi navçeya Qerebaxê durist bikin. Taybet nan û kulê re ku Qerebax pê binavû deng e. هەرچەندە و خەڵکەی کە ناوچەکانیان بەجێهێشتووە بێگومان هیچ پێداویستێکی ژیانیان لەگەڵ خۆیان نەبردووە. تەنیا توانیویانە گیانی خۆیان و منداڵەکانیان ڕزگار بکەن. بەڵام بە بەشداریکردن لەم پرۆژەیە دەتوانن بژێوی ژیانیان دابین بکەن و هەفتانە بەهۆی ئەم پرۆژەیە و فرۆشتنی ئەو خواردنانە بڕی $70 بۆ $200 دەستکەوتیان هەبێت. Me tiştek li gel xwe neaniye, me tenê jiyana xwe rizgar kir. Em lê ser mal û helên xwe bûn û me hemû tiştek bi cê hişt û em hatine vir. Lê spas ji bo Xwedê, niha em debara jiyana xwe bi vî karî peyda dikin. هەرێمی کەرەباخ یەکێکە لەو هەرێمانەی کە کێشەی چەندین ساڵی لە نێوان ئەرمینیا و ئازەربایجان دروست کردووە.
تا ئێستا سێجار ئاگربەست لە نێوانیاندا ڕاگەیاندراوە، بەڵام بەردەوامیش یەکتر بە پێشێلکردنی ئاگربەست تۆمەتبار دەکەن. بەهۆی ئەو شەڕ و ئاڵۆزیانەشەوە کۆمەڵێک خەڵک ئاوارە و دەربەدەر بوون. ئێستش با بەهای دراوەبیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینیم بزانین چ گۆڕانکاریکی بەسەردا هاتووە. بەڵێ کە 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 125,350 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 149,000 دیناری عێراقیە و 100 پاوەندی بەریتانیش 166,780 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 16,000 دیناری عێراقیە و 100,000 تومەنی ئێرانیش 5,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 24 368,000 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی عیار 21 325,000 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی عیار 18 277,000 دیناری عێراقیە. کۆمپانیایەک لە کۆلۆمبیا ئامێری یاخود بایسکلی کارەبایی تایبەت بە گەشتی گەشتیاران دروست کردووە بۆی کاتێک گەشتیاران سەردانی شوێنە گەشتیارەکانی ئەو وڵاتاکەن بەو بایسکلە کارەباییە کە بەدەست کار دەکات گەشتەکانیان ئەنجام بن و چێژی لێ ببینن و بەرپرسانی کۆمپانیاکە ژەڵێن ئامانج لە ئەو داهێنانە ڕەخساندنی کەشێکی خۆش و بەسوودە بۆ گەشتیاران تا ماندوونە بن لە گەشتەکان و بتوانن چێژی زۆر ببینن. گەراد ناوە باژاراندا هەرتم گەشتەکە باڵکێشە ji بۆ بەگوهستنا گەشتیاران کۆمپانیا ماتە پایسکلێتێن تایبەت چێکردنە حەیەک و گەشتیارە بە دلەکی خۆشە گەشتا خۆ بکەن. هەروها ئەو پسکلێت کەسێنە خۆدان پێدوێن تایبەت ژی بکارتینن. بە ئامور و پسکلێتێن تایبەت و جیاواز لە هەمبەر 25 دلارên ئەمریکی هەر کەسێکی گۆ بخوازێت ناوا باژاردا بگەرە گارەش بۆ دەما سێ دەمژمێران گەراخوا بداوی بکە و تەواهیە دەڤەر و جادەیەن میدلین لە کۆلۆمبیا ببینە. هەر کەسێک لەسەر وان کورسیان گەڕۆ بە پێکەنین دچە ji ber ku ew jî fêr dibin û rewşa xwedan pêdiviyên taybet naz dikin û xwedçûna wan jî dibînin. Her wiha naz dike bême çawa çêkiriye ji ber ku tenê rûniştina li ser kursiyê cihê dilxweşiyê ye. ئەو ئامێر گۆ bi dest û kehrebeyê kar dike ji aliyê kompaniyeke navxweyî hatiye çêkirin. ئەو پسکلێت bi lezatiyeke zêde wan kesan ve diguhêze got her demijmêrekî lezatiya wê digihê 3 kîlometran ew jî hestekî li cem wan kesan çê dike got ew li ser motorsiklêtên taybetin. من خواست ez amade bim heya ez bibînim bêgera wan çawaye ji ber bala min kişand. دیزاینێکی نوێ من قەت بەرینها نەدیتیە ji hemû alî ve baş e ji her kesî re. Piskilêt bi dest û kehrebeyê kar dike ji aliyê kompaniyeke navxweyî hatiye çêkirin û biriya şarjê kar dike herûha mîna payskilêteke normal tê meşandin û biriya lingan jî tê kontrol kirin. Ew geşt ji aliyê kompaniya mat tê birêvebirin. ئەو کۆمپانی نو هاتیە ئاواکردن ئەرمانجا wê ji vîkarî peydakirina kar ji kesên xwedan pêdiviyên taybet ji wan re pêwîst be. Herûha hewldaneke ji bo derbazkirina demeke xweş ji geştyaran re û pêşkêşkirina zanyariyan ji wan re. Li gor xwediyê wê kompaniyê biriya wan piskilêtan ew geştyar û kesên lawaz digarin xwe bigihînin cihên ku ew dixwazin di nava bajar de. ڕەنگە زۆری من نەمان لە ماڵەوە یاخود لە شوێنی کارەکەمان فوممان بەکارهێنا بێ فوم کە مادێکی لاستیکیە نەگەێنەرە هاوڵاتیان لە وەرزی سەرما و زستان بۆ ڕێگری لە ساردی زەوی بەکاری دەهێنن. بە شێوەیەک بەشێک لە خێزانەکان لە وەرزی زستان لە ژێر فەرش و کومبارەکانیان دایدەنێن بۆ ئەوەی لە بەهێزی ئەو سەرمایی کە هەیە یاخودەی بەستێ پارێزراو بن چونکە ڕۆڵێکی گرنگی لە گەرمکردنەوە هەیە. ئێستا کارگەیەک لە سلێمانی چەندین جۆری فوم بە تیرە و قەبارە و ڕەنگی جیاوازیش بەرهەمێنێ. زۆرێک لە هاوڵاتیان ئارزوو دەکەن بزان ئەو فومە چۆن دروستەکرێ
ئێمە قۆناغەکانی دروستکردنی ئەو مادێتان بۆ دەخینە ڕوو لە ڕێگەی ئەم کارەی هاوکارانمانەوە. ئەم فۆمە بە خۆشحاڵیەوە ماوەی 4 ساڵە ئێمە بەردەوامین بۆ بەرهەمێنانی فۆم لەسەر بەپێی داواکاری هاوڵاتیان. ئەوەی کە ئێستا لە بازارە زیاتر خواستی لەسرە بێ زەخامەتەکەی یا ئەسووریەکەی 10 میلیم بێ بۆ ژێر فەرش و نەگەیاندنی سەرما ئەبێتە عازل بەتابەت لە زستانانە بەکاری دێنن بۆ شوێنە گشتەکانی وەکو مزگەوت. دوای ئەوە کە هەر 4 مادەکە تێکەڵە بێ و ئامادەکرێت بۆ فۆمیەتە بەشی فێنکەرەوە لە بەشی فێنکەرەوەیە ساردیەکەینەوە هەتا وەکو پلەکەی دەگاتە لە بینی 80 بۆ 90 پلەی سیلیزی. دوای ئەوە کە یەتی ئێرە بە فشارێکی 30 مێگاپاکسەڵ تقریبان 300 بارڕەکە بە فشارێکی زۆر بەقوتەوە یێتە دەرەوە کە یێتە دەرەوە ئامادە ئەبێ بەسەر ئەم بۆری ناوەوەی دەرەوەی هەوایە بە ئامێری هەوا فێنک دەکرێتەوە. یەکێک لەو خۆراکانەی کە هەموو بەیانیەک لەسەر سفرەکانمان یاخود لەسەر خوانەکانمان هەیە ماستە. بۆ ئێمە ئەمڕۆ باسی سوودەکانی ماست دەکەین کە پسپۆڕانی بواری تەندروستی خۆراک ئاماژە بەوەکەن کە ماست یەکێکە لەو خواردنانەی مرۆڤ لە چەندین نەخۆشیە پارێزێت و سوودی بۆ زۆریشی هەیە بۆ بەرگری لەش. ئەوە ژمارەیەک سوودە دیارەکانی ماست گرنگترینیان ئەمانن کە ئێسک بەهێز دەکات و ڕێگری لە پوکانەوەی دەکات وەچگەلەوە پلەی گەرمی لەش جێگیر دەکات و هەروها نەخۆشیەکانی هەوکردنی جگەر و گوچیلە و کۆڵۆن یعنی دژی ئەوانەیە. ماست گەدە لە پاشەڕۆی زیان بەخش پاک دەکاتەوە و هەروە ماست بەستانی خوێن و چەوری خوێن کەم دەکاتەوە. ئێمە توانین ئەگەر خوانی ڕۆژەکەمان یاخود هەر شتێکی دیکە کە لە ڕۆژەکەی هەمانە هەرچەند کەمیش بێ بزانین کە سوودێکی زۆریان هەیە بۆمان و بە گرنگیەوە سەیریان بکەین هەمیشەش سوپاسگوزار بین لەسەر ئەوەی کە هەمانە. ئەمڕۆ کۆتایی هێنم بە بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیوایم کە هەمیشە تەندروست باش بن خوانی هەمووتان ئاوەدان بێت و ماڵتان ئاوەدان بێت کاسپەی هەر شاد بن.